بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت نیارگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ. باسی ڕۆژی ئەم شەومان لەگەڵ جەنابی کاک نەوزاد هادی پارێزگاری هەولێرە بەبەستمان لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین کە من زۆر بە خێرایی ئاماژەیان پێدەم. زیاترینیان قسەکردنە لەسەر ڕەوشی ئەمنی دیاردەی چەک هەڵگرتن و چەکداری ئەو پێشێلکاریانی لە ڕێگەی ئەو چەک هەڵگرتنە نایاساییانەوە هاتبوونە ئاراوە و هەروە هەڵمەتەکانی بڵین دەستگا پەیوەندیدارەکانی پارێزگای هەولێر بۆ کۆنتترۆلکردنی ئەو دۆخە بێگومان قسە لەسەر کەمبوونەوەی بڵین کارەبا ئەەکەین ئایا لە ئێستادا هیچ بڵین نەخشەیەک هیچ پلانێک لە ئارادایە بۆ ئەوەی بەم هاوینە گەرمە کە تا نزیکی 50 پلەکانی گەرما بەرز دەبێتەوە چارەسەرێک بۆ هاوڵاتیان بدۆزرێتەوە تا ئەم دۆخەتێ ئەپەڕێ و قسە لەسەر بڵین کەمی ئاو یاخود کەمبوونەوەی ئاوی کۆمەڵێک گەڕەک و کۆمەڵێک سیتی لە پایتەختی کوردستان هەولێر دەکەین و چارەسەریان بۆیان چییە؟ چەند پرسیارێکیش لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هاتووە بێگومان باسێکیش لەو پرۆژاناکەین کە لە ڕۆژانی ڕابردوو 5-6 ڕۆژ پێش ئێستا بە دیاریکراوی لە بوارەکانی کارەبا و ئاو و شارەوانی جێبەجێ دەکرێن و دەچنە بواری جێبەجێکردنەوە. کاک نەوزاد هادی پارێزگاری هەولێر سوپاس بۆ ئەم دەرفەتە سڵاوتان لێبێت. گەر بە باسێک دەست پێ بکەین کە تایبەتە بە هەموو هاوڵاتیەک لە پارێزگای هەولێر و لە سنووری هەولێر بێگومان لە ئەولەویاتی خەمەکانی ئێوەشە لە پارێزگای هەولێر. ئەویش دیاردەی چەک هەڵگرتنە و دۆخی ئەمنیە لە ماوەی ڕابردوودا چەندین جار یەک لە دوای یەک تا ڕادەیە کە وڵاتیانی نیگەران کرد و دەستگا ئەمنیەکانیشی نیگەران کرد ئەبیندرا کە چەک بەکارەهێنرا و هێرشەکرایە سەر خەڵک و خەڵک بریندارەکرا خەڵک ئەکوژرا وەک ئەبوو بە قوربانی. ئێوە لە پارێزگای هەولێر لەو بارەیەوە چ پلانێکتان داڕشتووە و ئایا ئەوەی دەستان پێکردووە بۆ کۆنتترۆلکردنی تاکەی بەردەوامە بێت؟ زۆر سپاس سڵاو لە جناب و بینەرانی خۆشەویستیش. تایبەت بە باری ئەمنی و سەقامگیری وەکو هەولێر پایتەختی هەرێمی کوردستان چکە چەند شەرخێک لە خۆی دەگرێتەوە کە باری ئەمنی باز دەکەن کە ئیستیقلالی پایتەخت معلومە لە ڕووی ئەمنیەوە چەند ساڵە سەقامگیر و ئەم بابەتە و کێشە و گرفتانەی بۆ دوایە بڕێک زیات بۆ کێشەکان زیاتر کۆمەڵایەتین بەشێکی ڕەبتی بەبارە ئابوودیەکەیە لە هەرێمی کوردستان کە خەڵک لە ڕەوشێکی ئابووری خراپدا بووە لە نەتیجەی ئەم چەند ساڵانەی ڕابردوو کێشەی قەرز لە بینی خەڵک هەبووە کۆمەڵێک فاکتەر هەبووە کێشەی نوێی بە دوای خۆی داهینایە و ئەم ئەحداسانەی ئەخیریش لە 12 ئۆکتۆبەرەوە کوردستان کە کۆمەڵێک ئەحداسی گەورە و گۆڕانکاریشی بەسەرداهات فشارێکی زۆر زیاتر کەتە سەر هەرێمی کوردستان و ئەم ڕوبەڕووبوونەوانش بە تەبیعەتی حال مەسەلەن بەشێک بۆ هاوکار بۆ لە زاگرەی چەکداری بۆیە بەو دوایە کە تێبینی کە دەکرا بەشێک لەو کێشانەی کە خەڵک پەنای بۆ برد بۆ چارەسەرکردنی کە حادسەکانە مەسەلەن کە لە بینی خۆیان خەڵکەکە بەشەکی لەسەر قەرز حل نەبووە کێشەی دیکەی کۆمەڵایەتی بووە پەنابردن بووە بۆ چەک بۆیە لژنەی باڵای ئەمنی کە لە هەولێر بێزگە لە پارێزگا لژنەی باڵایشمان هەیە کە بەڕێز وەزیری ناوخۆ سەرپەرشتی دەکاتن کۆبوونەوەکانی خۆی ئەنجامدا کۆمەڵێک بڕیاری گرنگی تێدا دەست پێکرا بۆ ئەوەی ئیجراعاتەکان بە چەند بەو شێوازی کە بانک ینی لە دەنگدانەوەی زیاتری لە ڕاگەاندنەکان کرا بۆ شێوازە نییە مەسەن کە تەسەوەر بکرێ ئەمنی پایتەخت شلەژایان شلۆقەیان قەلەباڵغێکی وای بەسەردا هاتووە بۆ چەند حادیسەیەک بوو کە ڕوویدا بۆ ئەوانە هەموو دەژگیرکران و ئیجراعاتەکان کراتونتر و هەروەها ئەو خەڵکانەی کە هەزاهیرێک پەیدا بوو بە حکومەوەی کافتریا و شەوانی تا درەنجی خەڵک دەماوە هەندێک خەڵکی کە بڵێن جیاوازدا لە دوور لە یاسا ئەوە شەوانە دەیانویست خەڵک ئیزعاج بکەن لەو شوێنانە کە خەڵکی مەدەنی و سیڤیل بووە ئەوانیش ئیجراعاتی یاسایی و هەمیان دەستگیر کرا هەڵمەتێک کرا بۆ ئەوە کۆمەڵێک ئیجراعاتی دیکەش تایبەت بەوانەی کە ئەوانەی چەکەڵ بگرن بە بێمۆڵەت دەست بەسەریاندا دەگیرێ و چەکانیان مسادرە دەکرێت و ئیجراعاتی قانونیش ئەم هەڵمەتە بەردەوام بۆ لە ئەو زاهیرە تایبەتانێت چکە هەندێک
مثلا بڵێن جەرائیمی منەظەم نەبیە منی بڵێن عیسابایەکە بێ بۆ منەظەمی جەریمە دەکات شت دەکاتن و بزرە و خەڵک نابینێ و دڵە ڕاوچێ و ترس بۆ خەڵک دروست بکات شتەکان معلومە مەسەن ئەو حادثانەی کە ڕوودا هەردوو تەڕەفەکانی کە حادثەکانیان لێ ڕوودایە معلومە خەڵکەکە لە بینی یەکتر لەسەر چێ ئەو مشکلانیان بۆ دروست بە کۆمەڵایەتی بووە وەکو باسم کرد بە پارەی مەسەلە کێشەی قەرز و شتیوا لە بینیان بووە بەڵام پەنابردن بۆ چارەسەرکردنی ئەم جۆرە بەچەک ئەم زاهیرانەیە کۆنتترۆل کراوە و ئیجراعاتەکانی ئەمنی بەرامبەرەوانە هەموو وەرگیراوە بەڵام بە شێوازێک ئەوە نییە بڵێن کە خەڵکێکە بە منەظەمی بتوانێت بکە هیچ زاهیرە و دیاردەیەکی وا بەو شێوازە لە پایتەخت نییە. باشە کاک نەوزاد ینی ئەبینی لە هەولێری پایتەخت لە پارێزگای سلێمانی لە شار و شارۆچکەکانی دیکە هێزەکانی ئاسایش پۆلیس بڵین هەر هەمویان لە ئێستادا سەرقاڵی کۆنتترۆلکردنی ئەو دۆخەن زۆر بە چڕی چاودێری ئەکەن و ئەگەڕێن بە دوایە و کەسانەی کە لە پێشێلکاریان بەرامبەر یاسا کردووە داواکراون یاخود چەکی بێمۆڵەتیان هەڵگرتووە. قسەکە لە ئێستای ئەوەیە زۆر کەس ئەوەی ئێمە ئەیبیسین ئەڵێن ئەمە کارێکی زۆر باشە بەڵام ئەگەر بۆ کاتێکی دیاریکراو بێت تەنها موسەکین و ئازاربەخشیەکە. ئێوە چی ئەکەن بۆ ئەوەی ئەم شێوازە گەڕان و هەڵمەتانە بەردەوام بێت ببێ بە حاڵەتێک دۆخێکی وا دروستکە کەس نەوێرێ چەکی بێمۆڵەت هەڵگرێ و کەیویستی بەکاری بهێنێ. طبعا ئەم ئیجراعاتانە ئەمە نییە مەسەلەن بڵێن وەکو حاڵەتێک بێتن بەردەوام دەبێتن کە پێویست بکاتن چکە دەستگاکانی ئەمنی الحەمدلله ئەو توانیان هەیە کە دەتوانن کۆنتترۆلی ئەو جۆرە بابەتانە و حەوادیس دیکەی مەسەن کوردستانیان لە دەستی ئیرهاب پاراستیە و معلومە لای هەممان چۆن ئیجراعاتەکان بەرامبەر تیرۆریستان و پاراستنی هەرێمی کوردستان بووە پایتەختیش بە هەمان شێوە بەڵێ دەستگاکانی ئەمنی معلومە ئەم ئیجراعاتانە دەکەن و بەردەوامیش دەبن و هاوڵاتیان ئێتمینان دەکەن و ئێستاش بچی هەر گەڕێکێک سیارەکان لە دەرێنا بازارەکانمان شەو تەماشا دەکەی ئەشیەکانیان لە دەرێ و تەنها پارچە قماشێکی بەسەر بەجێ هێشتووە بڕوا و متمانەی خەڵک بە جیهازی ئەمنی و استقراریت زۆر وازەحە وەکو باسم کرد چەند زاهیرەیەک لە نەتیجەی ئەو زروفەی ئەو مانگانەی ئەخیری کە هەرێمی کوردستان پێداڕۆی بە تایبەتیش هەولێر کەو فشارای لەسەر بوو هەندێک حاڵەتی وە و سەرقاڵی بوونی دەستگای ئەمنی و هێزی پێشمەرگە و زیاتر بەبەرەکانی جەنگ و بەرگریکردن لەوانە ئەمانە هەندێک فراغاتی بەجێهێشت لەبەرەوەی سەرقاڵیشتی دیکە بوون بۆ یەکە ئەم حالەتانە کۆنتترۆل کرایە و دەستگاکانی ئەمنی بەردەوامیش دەبن لە بۆ ئەوەی بەتاکید ئەو سەقامگیریەی کە هەیە دەبێ بپارێزە کە گەورەترین سەروەریەکانی خۆمانە کە بتوانرێت پایتەختەوە وازەحە مەسەن ئێستاش هەولێر لەگەرە هەموو قەڵەباڵغێ و بەرفراوانی زۆرەی بەخۆی بینیوە سەرەوەی 2 ملیۆن ئاوارە و 120,000 لەوانەیە کوردانی ڕۆژئاوا لە هەولێر ماون بێزگە لە هەموو قونسولیات و کۆمپانیاکانی کە دەبینرێتن و متمانەی ئەو وڵات و قونسولیاتانە بە سەقامگیری و ئەمنیەتی ئێرە زۆر وازەحە مەسەلەن حرەکەی سلکی دیبلۆماسی کە زۆر ئازادانە لە هەولێر حرەکە دەکاتن وکە لە بەتابەتیش لە مانجی ڕەمەزان بینیمان لە دەرچوونەکانیان بۆ ئەمانە هەمووی متمانەیە بەو ئیستقرار و ئەمنیەتە و توانای دەستگاکانی ئەمنی و بڕوابوونە بەوکەی کە خەڵکی کوردستان کە یارمەتی حکومەتە و پاڵپشتێتی چەند زاهیرەك لێرە و لەوێ کە حتمما ڕەفزی دەکەین ئیزاعاتی لەگەڵ دەکەینەوە ئەمە نیشانەی ئەوە نییە کە بڵێن وەکو کە دەیانویست باسی بکەن کە فەلەتانی ئەمنی هەیە بەو شێوازە نییە بە دڵنیاییەوە دەڵێ. باشە کەواتە کاک نەوزاد وەکو دواپرسیارم لەسەر ئەو بابەتە لەسەر ئەو تەوەرەیان یعنی خۆت ئاماژەت بەوەدا هەولێری پایتەختێکێکە لە سیما جوان و دیار و گەشەکانی هەرێمی کوردستان پێکەوە ژیانی تیادا ڕوونە خۆت ئاماژەت پێدان 9 ملیۆن پەنابەر یاخود ئاوارە زیاتر لە 100,000 کوردانی ڕۆژ ئاوا قونسوڵخانەکان نوێنەرایەتی وڵاتان پێکەوە ژیان لەوێ ئەبیندێ بەڵام جارجار بۆ نمونە ئەبینی لەسەر فولایتێک لەسەر هۆڕن لێدانێک لەسەر دەستشکاندنەوەیەک خەڵک ئەبێ بە قوربانی ئێوە وەکو کەسی یەکەمی هەولێر وەکو پارێزگاری هەولێر چۆن دڵنیایی بە هاوڵاتیان دەدەن کە یعنی دۆخی لەم جۆرە یاخود مەرگەساتی لەم جۆرە دووبارە نەبێتەوە. طبعا ئیجراعاتەکانە لەبەرەوەی بەرامبەر هەموو ئەو حادثانەی کە ڕوودا و ئیجراعاتەکان و تاوانباران دەستگیرکراون و لە زینداندانە و ئیجراعاتی یاساییشیان لەگەڵ دەکرێتن لە هەموو شوێنێکی دنیا واردە شت ڕوو بدات ینی بۆیش ئیجراعات هەیە دام و دەستگای ئەمنی هەیە بەڵام ئیجراعاتەکان چیە توانەکان چیە و قووەتی تەنفیز چەندە وەڵا لە ئەوەی کە لە هەولێرش معلومە کە وازحە بەرامبەر هەموو ئەوانەی کە ئەم تاوانانەیە ئەنجامدایە دەستگای ئەمنی دەستگیری کردن و ئیجراعاتی یاساییشیان لەگەڵ دەکرێت. بەڵێ کەواتە کاک نەوزاد بچینە سەر پرسێکی تر کە پرسی
بێکارەبایی و کەمی کارەبایە لە ئێستادا بە تایبەت کە گەرمای یاخود ئەم هاوینە گەرمایەکی وای دروست کردووە کەشێکی وای دروست کردووە کە هاوڵاتیان نازانن نە لە ماڵەوە نە لە شوێنی کار نە لە ناو ئۆتۆمبیل لەی جێگەیەک خۆیان جێگە بە خۆیان ناگرن و بێگومان کەمی کارەبا وەکو شارەکانی دیکەی کوردستان لە هەولێری پایتەختیش بەدی ئەکرێت چ چارەسەرێکی خێرا و بەپەلە کراوە بۆ ئەوەی هیچ نەبێ هاوڵاتیان ئەم دۆخە ئەوانەی کە نەخۆشیانەیە ئەوانەی کە مناڵی تازە لەدایک بوویانەیە یاخود بۆ هەر هەمووی دوجار وەکو ئینسانێک تۆ مامەڵە لەگەڵ بابەتەکە یا بکەیت کە هەمووی پێویستی بەوەیە لە کەشێکی فێنکە دابنیشێت و کاتەکانی خۆی بەسەر بەرێ ئێوە وەکو پارێزگاری هەولێر لەو بارەیەوە چ ڕوونکردنەوەیەکتان بۆ هاوڵاتیان هەیە؟ طبعاً کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان یەک حالەتە چونکە تۆڕی کارەبای کوردستان و محەتاتی تەولیدی پارێزگاکان بەیەکەوە بەسراوە ئەوەی کە ئەتیمادیشی لەسەر دەکرێت محەتەکەی چەمچەماڵە ئەوەی هەولێرە لە پیرداوت و ئەوەی دهۆکەوە کامەش لەسەر زایدن لەگەڵ کارگروپ و قەیوانیشە مەسەن ئەمانە لەسەر شەبەکەی نیشتیمانی لەناو هەلێمە کارەبا پێ دەبەخشێ بە تەبیعەتی حال ئەم پرۆژە کارەبایانە کە کارەبای تەولید دەکا دوو جۆرە سوتەمەنی بەکاردێنی غازی طبیعیە و گازوای لە غازیش لەگەڵ کۆمپانیای داناغازە لە چێگەکانی کۆرمۆرەوە کە هەولێر و سلێمانی کە پێیوە ڕەبتە بەڵام ئەو بڕگازی کە تاکو ساینتاجی دەکا بەشیت بە گەرخستنی هەموو تۆربینەکان ناکە بۆی پێشی تور حکومەت کە کارەبا باشتر لەبەرەوەی توانای دارایی هەبوو گازوایلی دابین دەکرد لە بوو محەتاتی کارەبا ساعاتی کارەبا زیاتر بوو بەڵام لە دوای دەستپێکردنی قەیرانەکان و شەڕی داعشەوە توانای حکومەت نما کە گازوایل دابکە بۆی هەموو تۆربینەکان بێژ بێ ئەوەی احتیمادی زیاتر لەسەر دەکرێتن بە غازەکەی ئەوەی ئێستا دوای چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ داناغاز لە چێلگەکانی کۆرمۆر کارەکانی خۆی ئێستا بەردەوامە بۆەوەی ئینتازی غاز زیاتر بکاتن بۆەوەی بتوانێت تۆربینی ئیزافی داخلی سەرشەبەکە بکەین و ئێستا لە هەولێرش محەتەیەکی دیکەی کە لە کەورگۆسکەوە لەگەڵ کۆریەکان کە جێبەجێ دەکرێتن کە بە نەفتی ڕژی شێ دەکاتن ئەمەش ئەو ساڵ دەستە بواری جێبەجێکردن و دەتوانێت کارەبا ببەخشیتن بۆیە کارەکانی ئێمە لە بۆ زیادکردنی محەتاتی تەولید کە کارەبای نیشتیمانی دەداتن هەم لە زیادکردنی غازە هەم ئیزافەبوونی ئەو محەتە نوێیەی کارەبایە و ئەوەی دایمەن لە زستانان و لە هاوینان کە ئەو پەترانەی کە پیکلۆت کە زیاترین کارەبا بەکاردێ ساعاتەکان کەم دەبێت چکە لەلایەن هاوڵاتیەوە کارەبا زیاتر بەکاردێتن هەم بۆیش ئێستا کە مەسەن بەڕێخستن لەگە مۆلیداتی هەلی لە 24 ساعت کارەبایەکە بە کارەبای نیشتیمانی مۆلیدە ڕێکخرا لەو گەرمایە زۆرەی بۆەوەی مەسەن بەلای کەم باری حەدی ئەدنای مەسەن سوک بێ لەسەر خەڵکەکە چکە معلومە ڕەوشەکە زۆر گەرمە و وەزارەتی کارەباش ئەم پلانی ئێستا سمارت کارتەکان کە میتەرەکان بینی بەکاری بینیتن کە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کۆنتترۆلکردنی بەکارهینانی کارەبا لە هەموو دنیا کرد ئەمە دانەدرێ ئەم شەبەکەی چەند تەولیدکەی سەرفەکە کە بەو شێوازەبی ئەوەش مشکلی دەبیتن بۆی هەم حکومەت لەسەر مەسلەی ئیزافەی تەولیدی کارەبا کە مؤشراتەکان وازەحە لە کاری داناغاز ئیزافەی محەتەکە و پرۆژەی حکومەتیش کە بستە بواری جێبەجێکردن لە مۆزوعی سیم کارت هەم لە قازانجی خودی هاوڵاتی هەم لە قازانجی کارەبای نیشتیمانیش دەبیلەوەی دەست پێوەگرتن زیاتر بە کارەبای مۆلیدەوە یعنی لە مانگەدا بۆ 1 ئەمپێر 11,000 و 11,000 تەنانە 12,000 و ڕەنگە زیاتری وەرگیرا بێ بە پێی شارەکان خۆش دەزانی زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەخل و دەرامەتیان سنووردارە و ئەو لەبەرەوەی سەعاتی هەبێت تەنانە 4 ئەمپێریشی هەبێ بەڵێ ینی 4 ئەمپێریشی هەبێت ڕەنگە دەرەقەتیەوە نەیەت ئێوە چیتان کردووە چوەکو خۆتان وەکو ئەرکەکەی خۆتان بۆ وەزارەتی کارەبا و وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ هاوکاری خاوەن مۆلیدەکان بۆ ئەو پارەیە کەمتر بکەوێت لەسەر هاوڵاتیان طبعا زیادبوونی سعری ئەمپێری کارەبا ڕەبتە بە عەدەدی ساعاتە چکە کە مۆلیدا ساعاتی زیاتری دا خەڵک معلومە گازوایل دەسووتێنێ مەسەلەی مۆلیدەیە مەساریفی دی بۆیە ئەو هاوچێشەیە کەس نرخ دادەندرێ ئەو لژنەی کارەبایە محافظەیە لەگەڵ ئەنجومەنی مۆلیداتە بەیەکەوە دادەندێت کە ساعاتەکان هەمووی عادلێکە حسابی لەسەر دەکرێت اینجا عادەدی مەسەن کری ساعاتەکەی ئەمپێرەکەی تهدید دەکرێتن طبعا ئەمە ئێستاکە لەم بارودۆخەدا وەزارەتی سامانە سروشتەکان وەکو باسم کرد لە دوای شەڕی داعشەوە و ئەم قەیرانە نفتی خام لە کوردستان تەزدیر دەکرێتن لە بەوڕێکەکەی و دەڕوات کە دەبتە ئەساسی داهاتەکانی نفتی خام ناکرێتە گازوایل یان نەوەدیان بنزین کە حکومەت بێتن بە دامەوە بیداتە بە مۆلیداتی ئەهلی کە پێشووتر ئەمە لە بێجی بۆمان دەهات دامی مۆلیداتی ئەهلیمان دەکرد بەڵام ئەم بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان پێدا دەڕوات ئەم سەرچاوەیە نییە بۆی بدرێتە مۆلیداتی هەلی بۆی بتوانین نرخەکە دابەزێنیتن لەبەر ئەوەی ئێمە ئەوەی کە دەیکەین وەکو ئیدارە
بەتەنسیق لەگە کارەبا و ئەنجومەنی وەلداد بە پێی ئەوەی کەوان لە بازاری ئازاد گازوایل بۆ خۆیان دابین دەکەن لەسەر ئەوە ساسەی هاوکێشەکەی دانانی نرخی مۆلیداتە بەڵام ئەگەر بارودۆخ و ڕەوشە داراییەکە بە تایبەتیش ئێستا کە پێشبینی دەکرێت لە دوای پێکینانی تشکیلەی نوێ لە حکوومەتی ئیتیحادیدا کە ئینشاءالله کە کێشەکان زیاتر چارەسەر دەکرێت مەسەلە داراییەکانەوەتر دەبێت ئەم توانانەیە دەبێت لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقدا بڕە گازوایل دابین بکرێت چکە هەوڵدرایە بەڵام لە خۆناغی دابین حکوومەتی نوێ کە بە تاکید ئەمجارە بەشداری کوردستان بەهێزتر دەبێتن کە واردە ئەم بابەتانە وەکو هاوشێوەی پێشوو بۆی دابین بکرێت بۆی بتراندی بدرێتە مۆلیدات بۆی بتوان ئەوانی نرخەکان دابەزێنن. بەڵام کاک نەوزادێکێک لەو بابەتانەی کە وەکو ڕەخنەوە هەندێک جار توانجیش بەکارەهێنرێت ئەڵێن هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەنیازە کارەبا بۆ هاوڵاتیانی خۆی بکە بە سیمکارت و یعنی بە پێوە بەکاری بێنێ بەڵام کارەبا بە مووسڵ ئەدا یاخود ئەفرۆشێ ئەمە تا چەندە بنچینەی هەیە ئەم قسەیە؟ تەمانەوەی دەیفرۆشی حکوومەت نییە ئەو کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان عقدی هەیە مثلا محطاتی شەریکەی ماس کە بڵێن کاک ئەحمەد ئیسماعیلە چ لە هەولێر چ لە سلێمانی چ لە دوهۆک ئەو محطاتانە شخصیە ئێمە حکوومەتی هەرێم هەم بڵێن سوتەمەنیەکەی کە غازەکەی دەیدێن هەم کارەبایەکەی لێ دەکرین وهروە لەگەڵ کۆمپانیای کار و پەیوانیش بە هەمان شێوەیە ینی ئەوانە وەکو کەرتی تایبەت کارەبا تەولید دەدەن دەفرۆشنە حکوومەتی هەرێم بەڵام وەکو باسم کرد لەبەر ئەوەی ئێمە بە پێی پێویست غاز و گازوایلمان نییە تاقی ئینتاجیوانە زیاتر لەوەی کە هەیە وەیە بەشێک لەوانە ئیتفاقیان هەیە هاوشێوەی چۆن لەگە حکوومەتی هەرێم هەیتیان لەگە حکوومەتی ئیتیحادیش هەیتیان کە کارەبا بفرۆشە کەرکووک و مووسڵ یعنی ئەوانە وەکو کۆمپانیایەکی تایبەتن نە کارەبای حکوومەتی هەرێمی کوردستانە کارەبای خۆیانە تەولید دەکەن بەشەکی کە بەڵام ئەو محەتاتانە لە کوردستانن لە هەولێرە لە سلێمانیە لە دوهۆکە بە تایبەتی لە هەولێر و لە سلێمانی مەسەن کە کارەبای زیادیان هەیە دەتوانن تەولید بکەن بالمقابل حکوومەتی عێراقی گازوایلیان داتێت کە بە ئیتیفاقێک لەگەڵیان ڕێک دەکەوی دەکرێت کارەبایەکەیان دەداتێت کە ئەمەشتە چی باشە کە لە کوردستانەوە مستەسمرەکان بتوانن هەم کارەبا بفرۆشنە حکوومەتی هەرێم هەم کارەبا بفرۆشنە حکوومەتی ئیتیحادی. باشە کاک نەوزاد هەر سەبارەت بەو پرسە ینی زۆر کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان لە ماوەی ینی 25-26 ساڵی ڕابردوو هەر ئەوترێت چاک ئەکرێت و هەر چاک ناکرێت ینی ئەخیر شت لە ماوەی ڕابردوو باس لەوە کرا کە بکرێ بە 20 ئەمپێری لە هەندێک جێگەی سنووری پارێزگای سلێمانی جێبەجێ کرا و تا ڕادەیەک سەرکەوتوش بوو تا ڕادەیەک ئێستا باس لەوە ئەکرێت کە بکرێ بە سیمکارت و ئەوانە پێتان وانە ئەمەش دیسان سەرقالکردنی هاوڵاتیان بێت و ینی چۆن بڵێ نەجاحەت و سەرکەوتو نەبێت یاخود ئەمە باش بیری لێکراوەتەوە و کێشەی بێکارەبایی چارەسەرەکە. طبعا کێشەی بێکارەبایی ئەوە نییە مەسەلەن بڵێن حکوومەتی هەرێم هیچ توانایەکی نەبووە شەبەکەی کارەبای زیاد نەکردیە محەتاتی تەحویلی 133 دروست نەکردیە یان محەتاتی تەولید لە کوردستان کە حکوومەت عقدی هەیە لەگەر کارەبای دابین کە ئەمە لە ساڵی 2000 لەوانەیە هەولێر هەموو احتیاجی هەولێر 120 مێگاوات دەبوو لەسەر احتیاجی هەولێر لە 1800 مێگاواتی دەڕواتن یعنی هەم حکوومەت کیشی کردێ لە بۆ کارەبا و شەبەکە و تەولید هەم احتیاجاتی خەڵکیش لەگەڵ بەرفراوانی زیاد بوونە ینی سیباقێکە لە بینی احتیاجی خەڵکو لە بینی توانای حکوومەت لە زیادکردن وەکۆی باسم کرد ئێستاکە مشکلەکە ئەوە نییە محەتاتی تەولید نیە محەتاتی تەولید حکوومەتی هەرێم هەیەی بەڵام لە توانای دارایی نیە گازوایل سوتەمەنی دابین بکە لە بە ئەو محەتانە لە بۆی تۆربینی زیاتر بەیش بێخیتن تا عددی ساعاتی کارەبا زیاد بکە زایدن کێشەی شەبەکە و محەتاتی سانەوی ئەوەش بە پلان حکوومەت مەسەن پرۆژەکانی هەولێری محەتاتی 132 کە بەشی زۆری هەندێکیان ئێستا جێبەجێ بووە بەڵام توانای دارایی نەبووە فیدەر لەو محەتانە دەربێتن بۆ ئەوەی بتوانێت چکەوەش مەسەن بارگرانیەکەی سەر شەبەکە کەمتر دەکاتن ئەو جیانێک کە زوو مەسەن محاویلەیان فرەدەدا لەوێت چارەسەر دەبێتن ینی حکوومەتی هەرێم لەسەر هەموو بابەتەکان بە شێوەیەکی ئاسۆی ئیشی کردیە بەڵام هەم احتیاجاتی خەڵک زیاد بووە و هەم ئەم قەیرانە دارایی هەندێک کاری حکوومەتی مەسەلەن ئەوە کردیەگەنا ئەو شەبەکە کارەبایی ئێستا لە کوردستان هەیە لەگە محەتاتی تەولید بەراورد لەگە ساڵی 2023 زۆر دەبەرامبەرە زۆر جیاوازتر لەوەی کە تەنفیز کرایە بۆیە ئێستا کە حکوومەت کە باسی ئەوەی سیمکارتی بڵێن میتەراتی سمارت میتەرەکان دەکەن زیرەکان دەکەن لە هەموو دنیا خۆ کارەبا بە سەعاتە پێشووتریش لە عێراق عەدادات هەبوو کە کارەبا خەڵک کە کارەبا بەکاردێن دەبێت پارە بدە لە هەموو دنیا چکە ناکرێتن بەو شێوازدانانی ئەم کارتە زیرەکانە لە بۆ عەدادە زیرکرد
بەڵێ دەست پێ دەکرێتن مەسەن تەنزیم دەکرێتن بۆ ئەوەی خەڵکی سەرفی کارەبایی بۆ شێوازە نەبیتن چونکە بووە پارە سەرف بۆ خەڵکی حسابی دەکات هاوشێوەی هەموو دنیا ئەمە ئەوە نییە بۆ خافلاندە منە ئەمە عقدێکی ڕسمیە بۆ حکوومەت دەبێت ئەو تەرانە دابنێت بۆ ئەوی کۆنتترۆلی سەرفی کارەبا بکە ئەمە پەیوەندێکە لە بینی خەڵکو و وەزارەتی کارەبا دەبی تەنزیم بکرێتن بە هەمان شێوە بۆ ئاویش بۆ ئاو دەست پێکرایە ئێستا میتەرەکانی ئاو لە چەند گەڕەکەشی هەولێر دەست پێکرایە سەبارەت بە کێشەی ئاو کاک نەوزاد لە پرسیاری هاوڵاتیەکەوە دەست پێ یەکەم کاک ئەحمەد زراری کە لە فەیسبوک لە پیجی کوردستان 24 دایناوە و نووسیوێتی دەزانم هەر پێشی ناڵەی بەڵام بۆم نووسیت بەڵام ئەوە تا من بە جەنابتی ئەڵێم ئەڵێ پێی بڵێ پرۆژەی ئاوی قەندیل کەی ڕادەکێشێت بۆ دەڤەری زرارەتی بە تایبەتی هەردوو گوندی باوەخلان و زەرگەزەوی بەڕاستی ئەوە ژیان نییە کە خەڵکی زرارەتی تیایدا دەژی ئەمە چەند لە سنووری کاری ئێوەیە و وەڵامتان چییە بۆ ئەو هاوڵاتیە؟ طبعا هەردوو گوندی زەرگەزەوی باوەخەڵەن هەموو زرارەتی نیە هەموو زرارەتی ئەو مشکلیان نییە ئەو دوو گوندە گەورە بوونە لەو منتەقەی وانیش کێشەیە ئاوی ژێرزەوی نییە ئەنی ئەو کانیاوەی کە هەوە بەشی ئەتیمادێ کرد هەم بەشی زۆری وشک بووە هەم ئاوی ژێرزەوی ئەوە نییە مەسەر لەو طبقاتی وێندەرێ ئاوی ژێرزەوی تێدانێ مەسە پرۆژەی ئاوی وان لە منتەقەی دارە بزمارە لە خوار مەسیف سەلاحەدینەوە بیرەکان هەیە لەوێ بۆرەکان ڕاکێشرایە بیرەکان ئاو دەردینی دەڕوا بەڵام گوندی دیکەی لەسەر لە ڕێگاش لەوانەیە هەندێک زار تەجاوزات بکرێت بۆیە ئەو ئاوەی زەخ دەکرێتن لە بۆ گوندی زەرگەزەوی باوەخەڵان بەشیان ناکاتن بۆیە مەسەرەن ئەمە کە یەک لە پرۆژەکان کە باسکرا ئەو پرۆژەی کە لە قەندیل مەکردانەوە کە دەکرێت و پرۆژەی مەسیف شەقڵاوەیە بەخۆی جێبەجێکرا ئێستا ئاوی داتە مەسیف و شەقڵاوی بەڵام یەک لە اختیارەکان ئەوە بۆ ئەوەی کەنیەک ئاو زیاد بکرێتن بتوانێت لە خەزانەکەی ناوەندی پشتی گوندی شێخان کە بۆ ڕێک ڕابچێشرێ بە هاوکاری ئەو بیرانەکە ئاوی زیاتر مەسەرەن گوندەکانی سەرسول و ئەوانە جیاواز بکرێتن لە زەرگەزەوی باوەخەڵان بە خەتێکی کە ئەمە پرۆژەیە کە دیراست کرا لەگە دایرەی ئاو وەکو حەلێک ئێستا ئێمە بە تانکەرە تعویزی ئەو فەراغی دەکەینەوە کە لە گوندەکانی زەرگەزەوی باوەخەڵان هەیە بەڵام وەکو حەلێکی بەدیل بۆ ئەو گوندانەی باوەخەڵان و زەرگەزەوی ئەوەیە چۆن بتوانیان دەبی بیری ئیزافی کە لێ بدەنیان بتوانین لەسەر چاوی ئاو دابدرێ و بۆ ڕێکە فەسڵ بکرێت ئەمە لە دیراست و تەسمیمی دایرەکانی ئاوی دەوروبەری هەولێرەکە وەکو پێشنارێک پێیاندرایە بۆ چارەسەرکردنی کێشەی ئاوی گوندی باوەخەڵان و زەرگەزەوی. باشە دەستت خۆش بێت هیوادارم ئەو هاوڵاتیە بە ڕێزە وەڵامی وەرگرت بێتەوە هەر سەبارەت بە کێشەی ئاو هێندەی من بە دوواداچوونم بۆ کرد بێت کاک نەوزاد هاوڵاتیان گلەیەکی زۆریانەیە هەندێکیان ئەڵێن چاوەڕین ڕۆژ و شەوێک تا ئاو دێتەوە بەڵامە بینی لەو لاوە خەڵکانێک هەر لە بەیانی زووەوە میزەخەی ئاوەکەیان بەکارێنن قسە لەسەرەوەیە مەزرعەکان مەلەوانگەیان هەیە بە ئاسایی و بە نایاسایی قسە لەسەرەوەیە غەسلی سەرجادەکان بە 2000 و بە 3000 و بە 5000 ئاوی سازگار بەکارەهێنن بۆ ئۆتۆمبیل شتن بۆی ئەم هەموو شتم بەسەریەکەوە و چونکە کات زۆر کەمە لە بەردەستی من گەروەڵامی ئەمەش بیتەوە ئەمەکەی چارەسەرەکەن و بۆ نمونە لە بنەسڵاوە لە کەرتی 21 لە بلۆکی 21 گلەیەکی زۆریانەیە لە هەندێک ستی ئێوە جەنابتان وەکو پارێزگاری هەولێر وەڵامتان بۆ ئەو هاوڵاتیانە چییە و چ میکانیزمێکە گرنە بەر بۆ چارەسەرکردنی کێشەی طبعا لە هەولێر ئێمە بڵێ طبعا لە هەولێر دوو بەشە بەشێکی هەولێر ئەتیمال لەسەر هەرسێ خەتەکەی ئیفرازی دەکاتن کە نێژی 15000 متر مکعب لە ساعاتێکی بە هەرسێ خەتەکە دەداتە هەولێر ئەمانە بەردەوام ئەو ئاوە دێتن و لە ئیفرازەوە لە خەزانەکان ڕادابەش دەبی بەشێکی دیکەی هەولێری بە تایبەتی ڕۆژهەڵاتی منتەقەی کەس نەزان و بنەسڵاوە و دارەت و ئەو جەگەرگەڕەکانی پێنجی حەسار وەکو زیلان و فەرمانبەران کە دێتن ئەمانە زیاتر ئەتیمال لەسەر بیرەکان دەکاتن کۆی نێژی 1000 بیری ارتیوازیانە یەک لە کێشەکانی ئەو ناوچانە بە حکمی ئەوەی کە بەرزن تۆپۆگرافی هەولێر بەو شێوازەیە ئاوی ژێرزەوی لەو منتەقەی زیاتر و خێراتر دابەزێ لۆیە قوڵایی بیرەکان لە 350 بۆ 420 متر ئێستا بەڵام لەوانەیە لە منتەقەی شەمام کودە ئەو باشووری هەولێردا ئەم کێشانەمان نییە چکە هەم بیرەکان نزیکترن هەم ئینتاجی ئاویشیان زیاتر بووە ئەو شوێنانێک کە ئەتیماد لەسەر ئاوی دەکاتن بۆیە ئاوی مەزرعەکان جیاوازە لەگەڵ شەبەکەی ئاوی خواردنەوە ئەوە نییە لە شەبەکەی ئاوی خواردنەوە یان بیرەکانی ئاوی خواردنەوەی ئاو لە بۆ مەزرعەکان بچی مەزرعەکان بە جودا کە ئاوەکان و بیرەکانی خۆیان هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە کە حکومەتی هەرێم وەکو وەزارەت شارەوانی وەکو پارێزگا کە پلانی خوتەی خەتی چارەممان بوو کە ئێستاکە لەگەڵ شەریکەی بایوەتەری بریتانی دەستە بواری جێبەجێکردن کە 24000 متر
متر مکعب لە ساعتێک لەسەر زێوە دێ بۆ خەتەکەش دەستە پشتی کەس نەزان لای مۆنەمێت خەزانە ڕئیسەکان دەبێت ئەمە دەبێتە بە پرۆژەی نهایی هەولێر بە زۆربەی ئەو بیرانێکە هەیە هەمووی دادەخرێن ئێستا بۆ ئەم ئەزمەیەکە لە چەند گەڕێکێک لە چەند شوێنێک مەسەن ئەوانەی کە کێشەیان لێ پەیدا بووە مەسەریان بیرەکە هیشک بووە یان مەسەرەن بە حکومیەوە ئینتاجی بیرکەمە هاوینەکە کە ئاو زیاتر سەر دەگرێت لە چەند شوێنێک مشکلەمان هەبوو ئەمڕۆ کۆبوونەوەمان کرد بۆ موافقەی بەڕێز سەرۆکی حکومەتمان وەرگرتەوە کسولفەیەکی تەواوی هەم لێدانی بیری بەدیل هەم گەیاندنی ئەو ئاوی بەتانکرات لە بۆ ئەم شوێنانە چارەسەری هەنوکایی بکەین ئەو بەشەی گرنگیش ئێستا دەبواری جێبەجێکردنی ئینشاءالله لە مانگێک کە بەشێکە لە پرۆژەی بایوەتەر خەزانی وەزارەتی پێشمەرگە ڕەبتی منتەقەی کەس نەزان دەکرێت کە کەس نەزان و قەلەبوو ئەوانەی دی احتیمال لەسەر ئاوی ئیفراز دەکەن بۆ غەسل و ئەوەکان ئەومان کردێکە لە ڕەبتیان لەگەر شەبەکەی ئاو نەبێت دەتوان بەتانکەرات ئاو دابینکەن بەڵێ بەڵێ دیارەمە پرسیاری زیاترە لەگرێ بەڵام من کەمتر لە یەک خولەکەم هەیە کاک نەوزاد دوو پرسیاریشمەیە زۆر سوپاس دەکەم زۆر بە کورتی وەڵام من بیتەوە پرسیاری یەکەم سەبارەت بەکردنەوەی ڕێگەی هەولێر پردێ کەرکووک یاخود بە پێچەوانەوە ئەمە بڕیارە بەم زوانە بکرێتەوە زۆر زۆر بە کورتی سوپاس دەکەم طبعا بەڕسمی ڕزامەندی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بەرز حەیدەر عەبادی درا بۆ کردنەوەی ئەمە بەڵام میکانیزمی جێبەجێکردنەکەی زۆر مماتەڵەتی تێدا دەکرێت ئێمە لە ڕێگەی نووسینگەی حکوومەتی هەرێم لە بەغداوە پەیوەندیمان بە مەکتەبی ڕێژرا کردێت کە ئێمە لە تەرەفی محافەزەی هەولێر ئامادەکاریمان هەیە بۆ چاکردنەوەی ئەو پردەکەی کە ئەمە بەشێکە لە کێشەکە بۆ ئەوەی پەلە بگرێت لەکردنەوەی ئەم ڕێگای هەولێر کەرکووک یانی ئامادەکاری خۆمان وەکو پارێزگادانایە بۆ چارەسەرکردنی پردەکەش بۆ خێراکردن ئیدیەمەش لە ڕێگەی مەکتەبی خۆمان لە حکوومەتی هەرێم لە پەیوەندی دانێ لەگەڵ بەڵێ بەڵێ بمبورە پرسیاری دووەم سەبارەت بە دووسایدی کۆیە هەولێر کۆیە و خراپی ئەو ڕێگەیە ئێوە ینی وەڵامتان چیە بۆ هاوڵاتیان و کە یەکێتە بواری جێبەجێکردنەوە زۆر بە کورتی سوپاس دەکەم بڵێ تەمان ڕێگای هەولێر کۆیە بە چار قۆناغ زیاتر چوو بۆ بواری جێبەجێکردن بە تونێلەکەی هەیە بە سوڵتانیشەوە بەڵام نەگە قەیرانەکە ڕاوەستە بەڵام ئەوەی ئێستا دەگوزەرێ کە ئەمە هەم لەبەرەوەی ڕێگەی کەرکووک داخرایە بارقورسێکی یەکجار زۆر لەسەر ڕێکۆ هەیە و مەشاکل هەیە بۆ ئێمە لە دوێنێشەوە بڕیارماندا تانکەرات و ترێلات شەوان تەنها لەم ڕێگای هاتچۆ بکەن بۆەوەی ئەو حادسە ناخۆشانە و ڕووداوە نەخوازراوانەی ڕۆژانە ڕوودا بەداخەوە لە ڕێکۆیە بە بەرنامەیەکمان داناوێت تا دەستپێکردنەوەی ئەم قۆناغی کە جۆ ساید ڕئیسی هەولێر کۆیە بۆ چارەسەرکردنی ئەم ڕێگایە وەکو وەزارەتی ئاوادانکردنەوە پرۆژەیەک دەبێت بۆ بەرفراوانکردنی ئەم شەقامەی کە ئێستاکە هەیە وەکردنەوەی ڕێگەی پردی ئەم قورسایش لەسەر ڕێگەی کۆیە هەردەستیتن پرۆژەکانی دیکەش هاوشێوەی هەموو پرۆژەکانی دیکەی کە ڕەبتە بە باری قەیرانی دارایی بەڵێ بەڕێز کاک نەوزاد هادی پارێزگاری هەولێر زۆر سوپاس بۆ کاتی بە ئێمە و بە بینەرانت بەخشی سوپاس بۆ زانیاریەکان و وەڵامی پرسیارەکان بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات سوپاس بۆ تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی